ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لەگدان و هەڵوێز لە خزمەتەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بە ناونیشانی خوێندنەوەیەک بۆ کاریگەریەکانی ئیسلامی سیاسی لەسەر ئازادی و مافەکانی مرۆڤ لە کوردستان. ئەم بابەتە لەلایەن توانە محەممەد نووریەوە ئامادەکراوە. بۆ ئەوەی لە بزوتنەوە ئیسلامیەکان لە کوردستان تێبگەین. پێویستە وەک دیاردەیەکی سیاسی سەریان بکەین نەک تەنها ئاینی. ئیسلامی سیاسی وەک یەکگرتو و کۆمەڵ و حیزبەکانی تر. نووسەر لە کەوانە ناوی ئەم حیزبانەی داناوە. بزوتنەوەیەکی سیاسی کۆنەپەرستە کە لە ناوچەکەتە دروست بووە بۆ کەمکردنەوەی ئازادیە گشتیەکان و کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگە. ئەم بزوتنەوانە لەگەڵ ژیانی خەڵکدا ناگونجێن و وەک پرۆژەیەکی سیاسی بۆ کۆیلەکردنی مرۆڤ و گەڕانەوە بۆ سەردەمە تاریکەکان هێنراونەتە ناو سیاسەتی ناوچەکە. بە پێشەوانەی ئەو قسانەی کە دەڵێن کێشەکە لە بیرۆکەی ئیخوان مسلمینندایە. کێشە سەرەکیەکە ئەوەیە کە ئیسلامی سیاسی ئاین وەک ئامرازێکی سیاسی تون بەکاردەهێنێت بۆ کۆنتڕۆڵکردنی تاک. ئەم حیزبانە وەک لایەنە ڕاستڕاوەکانی ڕۆژاوە لە کاتی قەیرانە گەورەکاندا کاریگەریان زیاتر دەبێت. ئەوان ترس دەخەنە دڵی خەڵکەوە بۆ ئەوەی ڕێگری بکەن لەوەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش داوای مافی خۆیان بکەن و سیستەمەکە بگۆڕن. ئیسلامی سیاسی لێرەدا وەک دیوارێکی کۆنەپەرستانە کار دەکات بۆ پاراستنی بەرژەوەندیە دەسەڵاتدارەکان بە ترساندنی خەڵک لە هەر گۆڕانکاریەکی باش و پێشکەوتوو. ئەم بزوتنەوانە لە مێژوودا هەمیشە وەکو کارتێکی فشار لە دەستی وڵاتانی ناوچەکەدا بوون. دروستبوونیان با پشتیوانی دارایی و لۆجستیە وڵاتانە بووە کە دەیانەوێت ڕێگری لە هەر گۆڕانکاریەکی پێشکەوت و خواز و ئازادی خواز لە کوردستان بکەن. کاتێک حیزبێک بە پارە و پلانی سیاسی دەرەکی کار دەکات دیارە کە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیان نییە، بەڵکو تەنها جێبەجێکردنی ئەو پلانەیە کە مرۆڤی کورد بە دیلی بیرۆکەیەکی دژە مرۆڤ دەهێڵێتەوە. یەکێک لە خاڵە هەرمە ترسیدارەکانی ئیسلامی سیاسی دژایەتی بنەڕەتیانە لەگەڵ یەکسانی تەواوی ژن و پیاو. ئەم بزوتنەوەیە لە بنەڕەتدا لەسەر قبوڵ نەکردنی ژن وەک مرۆڤێکی یەکسان دامەزراوە. ئەوان یەکسانی بەلادان دەبینن و دەیانەوێت بە ناوی پیرۆزیەوە جیاکاری ڕەگەزی بکەنە یاسا. بۆ ئیسلامی سیاسی هەر هەوڵێک بۆ یەکسانی هەڕەشەیە بۆ سەر ئەو سیستەمە پیاوسالیاریەی کە ئاین وەکو چەکێک بۆ پاراستنی بەکاردەهێنێ. بۆیە هەر پێشکەوتنێکی ڕاستەقینە دەبێت لە ڕەتکردنەوەی ئەو دیدگا دژە یەکسانیە دەست پێ بکات. ئەو دیاردەیە کە ناویان ناوە باڵاپۆشی و وەک تاجی عەفاف نمایشی دەکەن، هیچی تر نییە جگە لە هەوڵێک بۆ سڕینەوەی ناسنامەی ژن و نیشاندانی باڵادەستی فیکری حزب بەسەر جەستەی ئەوەندە. ئەمە نمایشی فاشیەتە، چونکە دەیەوێت جیاوازیەکانی مرۆڤ بسڕێتەوە و هەمووان لە قاڵبێکی یەکپۆشی بێدەنگراودا کۆ بکاتەوە. لێرەدا باڵاپۆشی پەیامێکی ئاینی نییە، بەڵکو پەیامێکی سیاسیە بۆ ڕەتکردنەوەی ئازادی تاکە کەسی و سەلماندنی ئەوەی کەژن لە دیدگای ئەواندا تەنها ئەمڕازێکی پڕوپاگەندەیە، نەک مرۆڤێکی خاوەن ئیرادە و یەکسان. ئیسلامی سیاسی هەوڵ دەدات کوردستان لە بەها جیهانی و مرۆیەکانی سەدەی 21دا ببڕێت. ئەوان دەیانەوێت دیواری کللتوری لە دەوری خەڵک دروست بکەن و بڵێن ئێمە جیاوازین و پێویستمان بە مافی مرۆڤ و یەکسانی نییە. ئەمە فێڵێکی سیاسیە بۆ ئەوەی بتوانن لە ژێر ناوی تایبەتمەندی ئاینی درێژە بە سەرکوتکردنی تاک و بێدەنگکردنی هەر دەنگێکی ئازادی خواز بدەن. لە ڕاستیدا خواستی مرۆڤی کورد بۆ ئازادی هیچ جیاوازێکی لەگەڵ خواستی هەر مرۆڤێکی تر لە جیهاندا نییە. ئەم بزوتنەوانە بە شێوەیەکی سیستەماتیک گێرش دەکەنە سەرکایی پەروەردە. ئەوان دەیانەوێت قوتابخانەکان لە ناوەندی زانست و بیرکردنەوەی کراوەوە بگۆڕن بۆ شوێنی شوشتنەوەی مێشکی منداڵان. کاتێک منداڵێک لە تەمەنێکی بچووکدا بە بیرۆکی حیزبی و مەزهەبی پەروەردە دەکرێت. لە داهاتوودا دەبێتە مرۆڤێکی دۆگماتیک کە ناتوانێت لەگەڵ کەسانی جیاواز لە خۆی بشی. ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەرداهاتووی کۆمەڵگە و پێکەوە ژیانی مەدەنی. ئیسلامی سیاسی گوتارێکی هەیە کە هەمیشە سەیری مەرگ و قیامەت دەکات و ژیانی سەرزەوی بەکاتی و بێنرخ دەبینێت. ئەم دیدگایە وای کردووە کاوان هیچ پلانێکی ڕاستەقینیان بۆ خۆشگوزەرانی شادی و گەشەی ئابووری خەڵک نەبێت. لە کاتێکدا گەنجان بە دوای مۆزیقا، هونەر، وەرزش و چێژبینین لە ژیانن. ئیسلامی سیاسی هەمووەمانەوەکو گوناح و لادان دەبینێت. ئەمە مەلمەلانەیەکە لە نێوان کللتوری مەرگ دۆستی و ئەوان و کللتوری ژیان دۆستی خەڵک. بەڵێ بینەران لێردا ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەلاتێن.
بەڵێ بینەران نووسەر لە درێژەی بابەتەکەیدا دەڵێت مێژووی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی نیشانی داوە کە یەکەمین هەنگاوی ئەوان بۆ داگیرکردنی فەزای گشتی هێرشکردنە سەر هونەر بووە. قەدەغەکردنی مۆسیقا وێنە کێشان تەنها بابەتێکی ئاینی نییە، بەڵکو هەوڵێکی سیستماتیکە بۆ وشەکردنی سەرچاوەی شادی و داهێنان لە ناو مرۆڤەکاندا. کاتێک مۆسیقا وەکو گوناح و وێنە کێشان وەکو لادان وێنا دەکرێت، کۆمەڵگا لە هۆکارەکانی دەربڕینی هەست و چێژبینیندا دەماڵدرێت. ئەم وشەکردنەوەیە ژینگەیەک دروست دەکات کە تێیدا تەنها گوتاری حیزبی و مەزهەبی دەویسترێت. بە درێژایی مێژوو مۆسیقا و هونەرە بینراوەکان بەشێکی دانەبراو بوون لە ناسنامی کللتوری خەڵک. ئیسلامی سیاسی بە قەدەغەکردنی ئەم جۆرە لە داهێنان هەوڵی داوە مێژوویکی نوێ بەسەر کۆمەڵگادا بسەپێنێت کە تێیدا هیچ ڕەنگ و دەنگێکی جیاوازبوونی نەبێت. ئەم ڕێگریانە دەبنە هۆی دروستبوونی کۆمەڵگەیەکی تەخت و بێدەنگ کە تێیدا تاکەکان ناتوان لە ڕێگەی هونەرەوە ڕەخ نەبگرن. لە ڕاستیدا ترس لە مۆسیقا و وێنە ترسی ئەم بزوتنەوانەیە لەو ئازادی کە هونەر بە مرۆڤی دەبەخشێت. دیاردەی کۆچی لێشاوی گەنجان بۆ دەرەوەی وڵات تەنها پەیوەندی بە قەیرانی ئابوووریەوە نییە، بەڵکو ڕاکردنە لەو خنکاندنە فیکری و کۆمەڵایەتیەی کە ئیسلامی سیاسی وەکو سێبەرێکی ڕەش بەسەر شارەکاندا کێشاویتی. بە پێی ئامارەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2024 زاینیدا حیزبە ئیسلامیەکان تەنها 10 کورسیان بەدەستهێناوە کە لە کۆی 100 کورسی ئەویش دەکاتە لە سادەی کۆی گشتی کورسیەکان. ئەمەش نیشانەی کەمبوونەوەی کاریگەریان لەسەر بڕیاردانی سیاسی. هەروەها بە پێی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابران لە ساڵی 2023 زانی نزیکەی 20,000 کەس لە عێراق و هەرێمی کوردستانەوە کۆچیان کردو بۆ وڵاتانی ئەوروپا. کاتێک گەنجێک دەبینێت ئاسۆکانی داهاتووی بە کۆت و بەندی دواکەوتوانە بەستراوەتەوە ناچار دەبێت نیشتیمان جێبهێڵێت. ئیسلامی سیاسیش بە کوشتنی ئومێد و گۆڕینی ژینگە بۆ زیندانێکی گەورەی بێڕەنگ وای کردووە گەنجان لە جیاتی داهێنان ڕوو لە هەندەران بکەن بۆ ئەوەی تەنها بتوانن خۆیان ببن. کۆمەڵگەی کوردستان وەک هەر کۆمەڵگەیەکی تری مرۆیی بەرەو مۆدرنتی و ئازادی دەچێت. گەنجان تینووی ژیانێکی شایستە یەکسانی و مافی مەدەنین. بەڵام ئیسلامی سیاسی لە ناوەڕۆکی خۆیدا دژی هەموو ئەم چەمکانێ. ئەوان دەیانەوێت جۆرێک لە کۆنتترۆلی ڕەها بەسەر ژیانی تایبەتی خەڵکدا بسەپێنێت کە تێیدا بیرکردنەوەی ئازاد قەدەغە بێت. ئەم دژایەتیە وای کردووە کە ئەوان هەمیشە وەک هێزێکی پێشکەوت و یا ببورن وەکو هێزێکی پاشکەوت و دژە ژیان دەربکەون کە هیچ زمانێکی هاوبەشیان لەگەڵنەوەی نوێدانیە. یەکێک لە گەورەترین فێڵەکانی ئیسلامی سیاسیەوەیە کە پڕۆپاگەندەی ئەوە دەکات کە ئیسلام پێویستێکی ژیانیە بۆ پاراستنی شیرازەی کۆمەڵگە و بەبێ ئەو کۆمەڵگە هەڵدەوەشێت. بەڵام ئەزمموی وڵاتی تر وەکو چین دەیسەلمێنێت کە ڕەوشت و سیستەمی کۆمەڵایەتی بەبێ بوونی ئاین نەک تەنها تێک ناچێت بەڵکو دەتوانێت گەشە بکات. کۆمەڵگەی کوردستان بۆ ئەوەی خاوەن ڕەوشت و دادپەروەری بێت پێویستی بە پۆلیسی مەزهەبی نییە، بەڵکو پێویستی بە یاسا و مافی یەکسان هەیە کە لەگەڵ ڕۆحی سەردەم و ویستینەوەی نوێیدا بگۆنجێت. ئەم بزوتنەوانە لە جیاتیەوەی بەشێک بن لە چارەسەری کێشەی ئابووری و سیاسیەکان. هەمیشە خەریکی دروستکردنی دووبەرەچین. ئەوان بە ناوی ئاینەوە کۆمەڵگەدا بەش دەکەن بۆ ئیماندار و بێبڕوا یان مسلمان و نامسلمان بۆ ئەوەی هەر ڕەخنەیە کە لێیان دەگیرێت وەک دژایەتی خوددا وێنا بکەن. ئەمە گەورەتەی مەترسیە بۆ سەر فەزای مەدەنی چونکە حیزبی سیاسی دەبێت لەسەر بنەمای بەرنامەی زانستی و ئیداری هاوبەستانگەندرێت، نەک لەسەر بنەمای پیرۆزیەکی درۆینە کە ڕێگا لە لێپرسینەوە دەگرێت. ئیسلامی سیاسی لە کوردستان نەک تەنها نامۆیە بەڵکو بزوتنەوەیەکی دژە پێشکەوتنە تەنها ڕێگە بۆ ڕزگاربوون لەم کۆنەپەرستیە جیاکردنەوەی تەواوی ئاینە لە دەوڵەت و پەروەردە تا ئەو کاتێم بزوتنەوانە بتوانن پیرۆزیەکان بۆ مەرامی سیاسی بەکاربێنن مرۆڤی کورد ناگات ئازادی چارەسەر نەک خۆماڵیکردنی ئەم بزوتنەوانە بەڵکو بنیاتنانی کۆمەڵگەیەکی سیکۆلار و مۆدێرنە کە تێیدا ئازادی بیرکردنەوە و یەکسانی تەواوی مرۆڤەکان بێمەرج دابین بکرێت. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بەناو نیشانی نێردەی تایبەتی ئەمریکا و سەروەری عێراق. ئەم بابەتە لە نووسینی دکتۆر سامان شاڵی و بەم جۆرە دەست پێ دەکات. ئەمڕۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێوەزی لە عێراق نییە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەمریکا عێراق وەکو وڵاتێکی تەواو خاوەن سەروەری ناناسێت. بۆیە نێردەی تایبەتی بۆ دیاری کراوە. نێردەی تایبەتی ئەمریکا لە عێراق وەک نوێنەری نەتەوە یەکگرتووەکان
بەرپرسێکی نێودەوڵەتی نییە، بەڵکو نوێنەرێکە دیپلۆماتکارێک یان نوێنەری سەرۆکایەتیە کە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بۆ پێشخستنی ئامانجەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە عێراقدا دەست نیشان دەکرێت. لە مانگی حوزەیرانی 2026 زاینیەوە ئەو ڕۆڵە لەلایەن بەڕێز تۆم باراکەوە بەڕێوە دەبرێت کە ڕاستەخۆ لەلایەن دۆناڵد ترامپەوە دەست نیشان کراوە. ئەو پۆستەی کە بە شێوەیەکی باوە مێردەی تایبەت بۆ عێراق ناو دەبرێت. نوێنەری تایبەتی سکرتێری گەشتی نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق کە سەرۆکایەتی نوێنەرایەتی هاوکاری نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق یونامی دەکرد، هەرچەندە عێراق داوای داخستنی نوێنەرەتەکەی کردو و ئەرکەکەی لە سیوەکی کانونی دومی 2025 زاینی بە فەرمی کۆتایی هات، بەڵام تێگەیشتن لە ڕۆڵی نێردەکە هێشتا گرنگە، چونکە ئەوە نیشان دەدات کە چۆن نوێنەرایەتیە نێودوڵەتیەکانی هاوکاری لەگەڵ سەروەری دەوڵەت کارلێک دەکەن. بڕیارنامەی 2732/2024 زاینی کە قۆناغی کۆتایی کارەکانی یۆنامی پێش داخستنی دامزران بە ئاشکرا سەربەخۆیی و سەروەری و یەکگرتووی و یەکپارچەی خاکی عێراقی دووپات کردەوە. یەکسانی بەڕێوەبردننی نێردراوی تایبەتی ئەمریکا بە پێچەوانەی باڵیۆزەکان کە دەسەڵاتەکانیان بە یاسایی دیپلۆماسی و ڕێوشوێنەکانی پەسەندکردنی ئەنجومەنی پیران دیاری دەکرێت. نێردراوی تایبەت بە شێوەیەکی گشتی بۆ ئەنجامدانی ئەرکی سەرۆکایەتی دیاریکراودا دەنرێت. دەسەڵاتیان لە سەرۆکی ئەمریکا و وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە دێت نەک لە یاسای عێراقەوە. نێردی تایبەتی ئەمریکا لە عێراق هیچ دەسەڵاتێکی دەستوری و یاسایی بەسەر عێراقدا نییە و ناتوانێت وڵاتەکە بەڕێوە ببات. بەپێی یاسا نێودوڵەتیەکانیش عێراق وەک دەوڵەتێکی خاوەن سەروەری دەمێنێتەوە کە کۆنتڕۆڵی تەواوەتی بەسەر خاک و دامەزراوەکانیدا هەیە. مشتومڕی ڕاستەقینە پەیوەندی بە کاریگەریەوەی هەیە نەک دەسەڵات. ئایا چالاکیەکانی نێردە دیپلۆماسیەکانی ئاسایی لە نێوان هەڵبەشەکاندا پێک دەهێنن یان فشار دروست دەکەن کە توانای عێراق سنوردار دەکات بۆ هەڵبژاردننی سیاسی تاوسەر بەخۆ؟ زۆر جار وەڵامەکە پەیوەستە بە تێڕوانینی فراوانتری مرۆڤەوە کە چۆن دەسەڵات لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا کار دەکات. پرسیارە گەورەکەوەیە ئایا عێراق دەتوانێت ئەو نێردە تایبەتە ڕەت بکاتەوە و لە بری ئەوە وەک وڵاتێکی خاوەن سەروەر داوای باڵیۆزی هەمیشەیی بکات؟ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوگرافیای ئابووری و ئاگر هەواڵ عارفم بابەتی ئامادە کردووە. زیادەڕۆیی نییە ئەگەر بڵێن بێ پاشخانی تر تێگەیشتن لەو شرۆڤانەدایە کە پێیان وایە لە پاژێکلا بوونەوەی دۆسیە ئێران ناوچەکە بەرەو کەناری ئارامی و وەرچەرخانێکی بنەڕەتی دەچێت. ئەم تێڕوانینە زۆر دوورە لە ڕاستیە سیاسیەکانە و لۆژیکی تێدا نییە، چونکە هەر کەسێک شارەزایەکی قوڵیشی نەبێت تەنها بە خوێندنەوەی سەرەتایی تێدەگات. ناکۆکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەهەندێکی سنووردار و کاتیان نییە، بەڵکو ڕەگ و ڕیشیان لە بەرخوردە جیۆپۆلیتیکیە نێودەوڵەتیەکان و تێک هەڵکێشانی بەرژەوەندی ئابووریە هەرێمایەتیەکانی داکوتاوە. بۆیە هەر جۆرە تێڕوانینێکی ئاسۆیی ئارامی بە تەنها لە ڕێگەی چارەسەری یەک دۆسیەوە ببینێت، فەرامۆشکردنی حەقیقەتی ئەم نەخشە ئاڵۆزیە و نەتیجەی کورتبینی و بێئاگاییە لە قوڵای ئەو کێبڕکێت استراتیژی و ئابووریانەی کە بزوێنەری ڕاستەقینەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. ناستەقامگیری بەردەوامی ئەم جوگرافیایە زیاد لە هۆکارێکی هەیە، بەڵام وەک ئاماژەمان پێدا بە پلەی یەکەم بۆ ئەو دەگەڕێتەوە کە لە یەک کاتدا گیرۆدەی دوو دۆخی هاوتەری بوو دژبەیەکە. لەلایەکەوە ڕێڕەوی گرنگترین هێڵەکانی گواستنەوەی نێودوڵەتی وزە و بازرگانیە و خاوەنی یەدەگێکی سەبەلاحی نەوت و گازی سروشتیە لەگەڵ ڕێڕەوە ئاویە استراتیژیەکانی وەکو گەروی هورمز، بابولمەندەب و کەناڵی سوئێز کە ڕۆڵێکێک لاکەرەوە دەبینن لە کۆنتڕۆڵکردنی شادەماری گواستنەوەی کاڵا و وزەی جیهانیدا. ئەمە وای کردووە ئاراستەی نرخ و هەڵکشان و داکشانی بۆرسە جیهانیەکان بەخۆیەوە گرێ بدات. لە لایەکی دیکەشەوە مۆڵگەیەکی بەرفراوانی جەنگ و ململانێ بە وەکالەت و ناسەقامگیریە سیاسی و سەربازیەکانە کە لە پاشخانە فیکری و ئایدۆلۆژیەکان و گرێ مەزهەبیەکانەوە سەرچاوی گرتووە. بەریەکەوتنی ئەم دوو ڕەهەندە ناکۆکەش سروشتی ئەو کۆکە جیۆپۆلیتیکیە یان ئەو جیۆپۆلیتیکە چەقبەستۆمان پیشان دەدات کە لە ڕابردوو ئێستادا تەواوی خەسڵەت و ناسنامەی ئەم ناوچەیەدا ڕەشتووە. بەواتایەکی ڕوونتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوگرافیایەکە کە بە دەستێک شادەماری ئابووری جیهانی گرتووە و بە دەستەکەی دیکەشی ئاگری لە جەستەی خۆی بەرداوە. ئەگەر لە چوارچێوەی نەزمی نوێی نێودەوڵەتیشدا کە لە پاش جەنگی دووەمی جیهانیەوە سەری هەڵدا سەیری ڕووداوەکان بکەین، دەبینین ئەم جوگرافیایە لە هیچ قۆناغێکی مێژوویدا ئەو قرەی و هێوربوونەوەی بەخۆیەوە نەبینیوە. لە جەنگەکانی عەرەب، ئیسرائیل و شەڕی ئێران
و عێراقیشەوە بگرە تا دەگاتە جەنگی گەندە و ئەفغانستان پرۆسی ئازادکردنی عێراق سەرهەڵدانی قاعیدە و داعش و وەرچەرخانەکانی بەهاری عەرەبی و قەیرانەکانی وڵاتانی کەندە و لە ساڵی 2007 زاینی شان بەشانی چەندین شەڕی دیکەی ڕاستەوخۆ و بە وەکالەت تازەترین وێزگەی ئەم گرژیانەش پێکدادانەکانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا سەرجەمی ئەم پێشهاتانەش دەرهاوێشتەی هەمان ئەو ململانێ و ئاراستە دژبەیەکە ئابووری و سیاسیانن کە لەم نەخشەیەدا پێشینەیان هەیە لەم حاڵەشەوە دەگەینە ئەو دەرەنجامەی یەکتەربڕینی خواستی هەژمونی زلهێزەکان لەگەڵ پاشخانە ئابوووریەکەی ناوچەکەدا بازنەیەکی داخرا و تەنگەژەیەکی تاقەت پڕۆکێنی خوڵقاندووە بە جۆرێک لە پاش داخرانی هەر دۆسەیەک خێرات دۆسیە و گرژەیەکی نوێ سەرهەڵ دەداتەوە لێرەدا تێدەگەین ئەم بەرهەمهێنانەوە بەردەوامەی ئاڵنگاریەکان دەرئەنجامی ئەو تێگەڵ کێشە و پڕمەترسەیەکە تێیدا گرێ مەزهەبی و کێشای ئایدۆلۆژیە ناوخۆیەکانی ناوچەکە دەکرێنە سوتەمەنی و ئامڕازێک بۆ یەکلاکردنەوەی ڕکابەری استراتیژی جەمسەرە گەورەکانی جیهان چۆن؟ لەلایەکەوە ئەمریکا دەیەوێت لە ڕێگەی کۆنتترۆلکردنی ڕێڕەوەکانی بازرگانی و وزەوە لەمپەرێک بخاتە بەردەم هەڵکشانی ئابووری و پیشەسازی چین و پێگەی وزەی ڕوسیاش بێبایەخ بکات لە بەرامبەریشدا مۆسکۆ بە بەکارهێنانی وزە وەکو ئامڕازێکی کاریگەر کە دوو خاصیەتی سەرەکی پێدەبەخشێت یەکەمیان وە کارتێکی فشاری سیاسی بۆ سەرڕۆژ ئاوە و دووەمیشیان بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری ناوخۆیی حزوری سیاسی و سەربازی هەیە تاوەکو ئەم ناوچەیە نەبێتە بەدیلی تەواوەتی وزەی وڵاتەکەی هەرچی پەکینە وەک زلهێزێکی جیهانی قورسایی و فشاری گەورەی خۆی هەیە ڕاستە وەکو ئەمریکا و رووسیا دەستێوەردانی سەربازی ڕاستەوخۆی لە ناوچەکەدا نییە بەڵام بەهێزی ئابووری و فشاری شارەوەی جیاوازەوە کاریگەری دروست دەکات چین لە ڕێگەی پرۆژەی پێشینە و ڕێگە یان پشتێنە و ڕێگەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاز وەکو بڕبڕەی پشتی ئاسایشی وزە و پرتی بەستنەوەی هەژمونە بازرگانیەکەی بە جیهانەوە دەبینێت بۆیە زلهێزەکان بۆ جێبەجێکردنی نەخشە استراتیژیەکانیان و مسۆگەرکردنی بەرژەوەندی ئابوووریەکانیان پێویستێکی حتمیان بەم ئاڵۆزی ئایدۆلۆژی و ناکۆکیە ناوخۆیانە هەیە ئەمە ژوای کردووە بەردەوام گرژی و پشێویەکانی ئەم سنوورە بکرێتە دەرفەتی زەڕین بۆ داخالەتی سیاسی و سەربازی چونکە لە دۆخی ئاسایی و سەقامگیردا پاساوی مانە و هەژمون خوازیان نامێنێت بەڵام لە نێو ئاگری ئەم ململانیانەدا دەتوانن وەکو ئاراستەکەری ڕووداوەکان و یاریزانە سەرەکیەکان مەرام و ئەجنداکانی خۆیان بەسەر نەخشەی ناوچەکەدا بسەبێن وەڵە بینەران لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرم و دواتر دەستەکەنەوە بە درێژەی بابەتەکە لە پاڵ ئەم کێشمە نێودوڵەتیانەشدا ناکرێت ڕۆڵ و کاریگەری کارکتەرە هەرێمایەتیەکانی وەکو تورکیا و سعودیا فرامۆش بکرێت سعودیا لە هەوڵی داڕشتنەوەی پێگابووریەکەیدا بۆ قۆناغی دوای نەوت و دەیەوێت بێتە سنتەرێکی سەرمایەگوزاری جیهانی هەرچەندە لە نێوان زلهێزەکاندا یاریەکی پراگماتیکیانەی هاوسەنگ دەکات بەڵام لە هەمان کاتدا لە ڕکابەرێتیکی سەختی هەرێمایەتیدایە بۆ پاراستنی پێگەی سەرکردایەتی خۆی و ڕێگریکردن لە باڵادەستی هێزەکانی دیکە لە بەرامبەریشدا تورکیا بە بەکارهێنانی پێگە استراتیژیەکەی کە پێکەوە بەستنەوەی ئاسیا و ئەوروپایە کار بۆ فراوانکردنی هەژبوونی سەربازی و ئابووری خۆی دەکات و دەیەوێت ڕۆڵی وەکو چەقێکی سەرەکی وزە و یاریکەرێکی حتمی بسەپێنێت کە بڕکەی ئەم هێزە هەرێمایەتیانەش بۆ سەپاندنی باڵادەستی خۆیان بەدەستهێنانی پشکی شێر لە گۆڕانکاریەکانی ناوچەکە گرەیەکی دیکەی خسوەتە ناو ئەم نەخشە ئاڵۆزەوە لە ئاکامی تێکپەرژانی ئەم بەرژەوەندی زەبالاحانەشدا لەگەڵ ژینگەیەکی پڕ لە جەنگی بە وەکالەت و ناسەقامگیری ناوخۆییدا بینینی ئاسۆی ئارامی تەنیا لە ڕێگەی چارەسەرکردنی دۆسەی وەکو ئێرانەوە تێگەیشتێکی تەواو سەرپێ و نالۆژیکیانەیە چونکە لەم جوگرافیایەدا جەنگ و ئابووری لە بازنەیەکی داخراودا بەردەوامی یەکتر بەرهەم دەهێننەوە کەواتە گەیشتنی ئەم ناوچەیە بە سەقامگیریەکی ڕاستەقینە و هەمیشەیی بە تاوی بەندە بە گۆڕانکاری بنەڕەتی لە بنیادنانی هاوکێشە جیهانیەکان و کۆتایی هاتنی ململانەی بەرژەوەندیەکان و تەوژمە فکریەکان لەسەر ئەم خاکە ئەمەش ڕەنگە خەونێکی بەدینە هاتوو بێت هەروەک بێرنارد لویس ڕۆژهەڵات ناسی بەناوبانگ دەڵێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێژوویەکی هەیە لەگەڵ جوگرافیای خۆی گەورەترە ئەم ناوچەیە گۆڕەپانی ململانەی ئەو هێزانەیە کە دەیانەوێت نەخشەی جیهان بە ئارەزوی خۆیان دابڕژنەوە لە کۆتاییشدا پرسیارێکی تەمومژاوی هاوکات جەوهەری بۆ ئایندە بەجێ دەهێڵین ئایا لە زروفێکدا خەسڵەتە ئابوووریەکانی ئەم ناوچەیە دەبنە ئەو ئاوەی بە سەراگری ململانیەکان دابڕژێت یان دوجار بڵێ سەی ئەم ئاگرە
خەرمانی سەرمایە و پێگا بوریەکەشی دەسووتێنێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەنامەی ئەم جارەشمان بەنامی لەگدانەوە هەڵوێز هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێت.